فەرمووتەوە ئەی بۆ هەمووشت مناقەشەدا لەگەڵ مەهرا میشە تۆ یەکەم جار دەست پێکەی تو تۆ زۆر حەزەکەی هەموو کاتێک بەردەوام تۆ بەیانیان دەست پێ بکەی لەبەرەوە ئەمڕۆژ بۆ ئەمە پیاسەکردنە بە یەکەم جار دەست پێ بکەی ناخواردنە نا هەر بەڕاستی ئاری شتێکی زۆر ناخۆشەکەەوە تۆ لە بەرنامە زۆر ینی تەنانەت قسەم پێ بڕێی بەیانیان نایڵی سلااوکەم بۆیە ئەمڕۆ قرارمە منەر سلااو لە تۆ ناکەم ئەجا بۆ دانانیشی هەریز نەڵێ نادانانیشم هەرێ شتێ بێ لەگەڵ بینەرەکانە خۆم تاوتویکم بینەرەکان دێ فەرمەوە لەگەڵ بینەرای تاوتویک تو هەر جارە سڵای لە بینەرەکان بکە نانە بینەرانی خۆشی جار یەک دقە بۆستن مام ئەم فەرتەنەیە کۆتایی بێ اینجا هەر بەزدی کێشە و چیەکە من بەیانیان یەکەم جار داخڵی بەرنامەکان من ینی خۆم حازرەکەم بۆی کە من سلااو لە بینەرەکان بکەم بۆی من دەست پێ بکەم بۆ سڵاوکردنیش حازرکردنی ئەوە هیچ مەجالێک نایە کە من بەیانیان سلااو بکەم ئەوە یەک و دوام شتیش لە پرسیارکردن و ئەو کاتانی کە میوانیت من پرسیارەکەم تو دوانی تری بەسەریانی میوانەکە هەر بیرێکێتەوە کە وەڵامی پرسیارەکی من باتوە عین بەجددی من وام لای تۆری تر ئەسڵەن لەگەڵ توای بەرنامە ناکەم ڕاست ئەمە وتمان ڕۆڵێکی شانووی ئەبینین لێرە شتێکی شانووی دروستەکەم بەس نەبوو قسەکانی دڵیش خۆبکە بەشێکی ڕاستی وا خۆشەویستان سڵاوتان لە میبارینتان باش بێت بە هیوای ڕۆژێکی نوێ بۆ هەموو لایەکتان ئەمڕۆ لە ڕۆژێکی نوێ بینەرمان بن ئەمڕۆ ڕۆژی جیانی شانۆیە جامە تەنها نواندنێ بوو کردمان بەڵام هەستم کرد خەریکە بە ناوی شانۆ قسەکانی دڵی خۆی هەمیەکە بەشێکی ڕاستیش بووانە بەشێکی وە کە گلێن لێ کردوی پێشتر بەڵام خۆت کردووە وەڵامەوە خۆشویستان شانۆ بۆ ژیانی ڕۆژانەی هەمومان گرنگ یعنی ئەوەی کە ئێستا ئێمایکەین پیشەی پێشەشکاری بەشێکە لە شانۆ بەشێکە لەوەی کە بتوانی بەرامبەر بە بینەرەکانت کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەرکەی ینی شانۆ بۆ چوونەکان جیاوازن چەند بۆ چوونێکێ سەبارەت بە مێژووی شانۆ کە باز لەواکە نندێکیان دەیگەڕێنەوە بۆ میسرە کۆنەکان ئەڵێن میسرە کۆنەکان یەکەم جار توانیوانە لە ڕێگەی شانۆوە کێشە کۆمەڵایەتیەکان باس بکەن زۆر جار لە کۆڕ و کۆبوونەوە گرنگەکاندا یەک دوو کەسێک توانیوانە لە ڕێگەی ئەو دەقە شانۆیانەوە کۆڕ و مەجلیسەکە گەرمکەن ینی ئەمە ئیتر وای لێ هاتۆ پەیتا تا هۆڵ و شوێنی تایبەتی بۆ دروستکرا هەندێکی تر ئەڵێن یۆنانیەکان بە باوکی شانۆدانرێن واتە یۆنانیەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتی کە لە سەردەمی سیستەمی ئەو کاتی یۆنانیەکاندا پاشا کاتێک دانیشتووەیان زۆر جار هەندێک نمایش کراوە نمایشی چەنگیش بوو واتە شەڕەشم شێرەوە بابەتانەش بوو بەڵام وەکو بابەتێکی چێژ وەرگرتن تەماشاکرا و دیگە وردە ئەمە زیاتر پەرێسەدۆ بەڵام بۆ چوونەکان تا ئێستا زیاتر لای یۆنانیەکانە بەڵام تۆ تەماشاکە مانەڵێنم شانۆی ڕۆمانی خۆمان بەڵام هەر بەڕاستیش ڕۆمانەکانیش بە هەمان شێوە ئەوانیش دەستێکی باڵیان هەبووە لە شانۆدا سەی کە مرۆڤ بە درێژایی ژیانی ئەگەر بێت و هەندێک لە سیاسەتی شانۆ پەیڕەونەکە لە ژیان ناتوانانی بەردەوامی واتە اینجا بزانە شانۆ چەند گرنگە بۆ ژیانی ڕۆژانەمان لەبەرەوە لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو شانۆکارێک دەکەین کە توانیویانە ئازایانە لێبڕاوانە مامەڵە لەگەڵ ئەو دەقانەدا بکەن ئەمڕۆ ئێمە باس لە چەند سەردەمێکی شانۆوەکەین سەردەمی زێڕین دەکەین باس لە گرفتەکانی بەردەم شانۆوەکەین زۆر جاڵێن دەقی شانۆیمان کەمە زۆر جار بەنابینە بەرەو دەقانی کە شکسپیر و ئەو کەسانی کە ناوی دیار بوون لە بواری شانۆدا ئەگەر نەبم بە هاوکارم سەرکۆچکۆز و زۆ ئەویش پاسێکە سڵاو لێبێ چەم جارە ئەوش بەشی شانۆیە بزانم خوێندووانێ هەڵگەڕێتەوە بۆ شکسپیرەڵە شکسپیر وای وت شکسپیرەڵە ئەم ژیانە تەختەیەکی شانۆیە ئەم ژیانە تەختەیەکی تا تۆ قورگە پاکەکەیتەوە با منیش سڵاوی لە بینەرام بکەم چونکە تۆ بەڕاستی بێرەچۆ کە منیش لێرەمەوە با هەر گلەیەکی تر لەسەر بابەتی شانۆیەکە بێنم هێژ منیش سڵاوی لە بینەرام یەکسەر باسی شانۆ و بابەتەکانە کرد سڵاوتان لێ بە بەیانیتان باش بێت ئاری باسی لەوە کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیانی شانۆیە سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو شانۆکارە کوردەکانەکەین لە هەر شوێنێکی ئەم دنیایان اینجا ئاری ڕۆژی جیانی شانۆ لە ساڵ 1960ەوە ئەمڕۆ
ڕۆژە دیاری کراوە لەلایەن ئینستیتوتی بۆ نمونە ئینتەرناشناڵ پەیمانگایەک بۆ تایبەت بووە بە پەیمانگای هونەری لە وڵاتانە دانراوە. اینجا بگومان شانۆ بەتەنها ئەوە نیە کە تۆ لەسەر تەختەی شانۆ بیت بۆ نمونە دەقێکت هەبێت شانۆی لەسەر ئەو بابەتە بکەیت، چونکە بە دڵنیاییەوە هەموو ئەو دەقانی کە پێشکەشەکرێن شانۆگەریان تێدا ئەنجام ئەدرێ ئەوەیە کە پامێکی کە بیگەێنن بە گەلان کە بیگەێنن بۆ کۆمەڵگە و کولتوری کە ئەو کەسانەتیایەتی بۆیە شانۆ یاخود هەر بابەتێکی هونەری یەکێکە لەو ڕێگایانی کە ئەتوانرێت پامەکان ئیتر پامەکان هەر بابەتێک بێت بە هەموو جیهان و بە هەموو نەتەوە گەلەکان ئاشنا بکرێت. بێگومان وەکو خۆت باسیەکەی ساڵانەش هەندێک ساڵ بە بۆنی ئەم یادەوە هەفتەیان ڕاگەیان و تا هەر لە دوای نەورۆزەوە کە ئیتر هاوکاتە لەگەڵ ئەمڕۆ ڕۆژی شانۆ هەفتەیەک چالاکی ڕۆشنبیری و ئەدەبی بەتایبەتی لە پارێزگای سلێمانی بەڕێوەچوو بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆ یان چەندین جار شانۆی تایبەت نمایشەکرا لەم هەفتەیەدا. بەڵام ئەم ساڵ خۆتان زانن هەم دۆخەکە هەم بوارەکە بەڵام شانۆ زیندووە نەمرە. تەماشاکەن لە سلێمانی بەردەوام نمایشە شانۆەکان هەبووە، لە کەرکووک بە هەمان شێوە نمایشی شانۆ هەیە و بەڕاستی چەندین گروپی زۆر تایبەتن کە تا ئێستاش ئاچنە وڵاتانی تر لەوێ خەڵاتی زێڕین بەدەسێنن لە بواری شانۆی کوردیە. واروەها لە کەواتە لە باشووری کوردستان شانۆ بە شێوازێکی گشتی زۆر زۆر زیندووە و ئێمەش ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە بەرنامەی ڕۆژێکی نوێ لە سایە بڵم چەنی لە سەی بەرنامەکەمان تایبەت کردووە بە ڕۆژی جیهانی شانۆ. جاری هەر بەڕاستی لە ناو دەستگای میدیایی کورساتیشە زۆر کارمەندمان هەیە کە بەشی شانۆیان تەواو کردو. ئێستا خزمەتێکی زۆر باش لە ناو ئەم دەستگایە پێشکەشەکان. ئەوە تۆش دیسان پێشم کەوتیتەوە من ویستم باسی کاگڕزگار بکەم. کاگڕزگاریش یەکێکە لەو کەسانەی کە بەشی شانۆی تەواو کردووە. کاگڕزگار تازەش هاتووە ناو خێزانی بەرنامەی ڕۆژێکی نوێ بە خێراتنەکەی یەکەم ڕۆژتەکە وەکو ئامادەکار لە پرۆگرامەکەیە لەگەڵ ئێمە بێ وایە سوپاس دەکەین هیواداری بەردەوام بیت ئەم تەختەی شانۆی باش بەکاربێنی. اینجا ئاری بەڕاستی چییە؟ شتلێکە داتوە لای خۆ هیوادارم تەختەی شانۆی باش بەکاربێنی. کاگڕزگار باش لە تۆ تێ کارزار تێگەی لەوەیە ڕاستبەخەسار خۆمان لەو کاتەوە باسی کاگڕزگارەکەی خەتای خۆمان ئەو ئەم تەختی شانۆی ناینێ بەکاریبێنی کاگڕزگار. اینجا ئاری شانۆگەری لە لای خۆمان نازانم ئەوەی من بیرم بێت لە ڕابردووە زۆر زۆر گرنگی پێدرا ئاری یعنی هەر شانۆگەریەک هەبووە تر شانۆگەریەکان بابەتی جیاوازیانەی تر تەنانەت بۆ کۆمیدیاکان ئەوانەی کە هەر شانۆگەرێک لە بواری کۆمیدی و ئەم بابەتانە بواە زۆرترین هاوڵاتی بەشداریانە کرد. اینجا ساڵانە باوەڕکە یەک دوو شانۆگەری جیاواز پێشکەشەکرا لێرە. بەڵام هەستەکەم ئەم ساڵ تۆزێک ئەو بابەتانە نازانم لە دوای ئەو ساڵانەوە ئێستا تۆزێک ئەم بابەتانە کاڵبوونەوەی پێوە دیارە. هەرچەنە شانۆگەری هەیە لێرە و لەوێش شانۆگەری زۆر باش پێشکەشەکرێ. بەڵام ئەوەی من لەبیرم بێ لە ڕابردووە نازام ئەو هۆڵانی کە شانۆگەری تیا پێشکەشەکرا جمەیە لە هاوڵاتیان تەنانەت ئەو کاتانی کە دیاری کرابوو بۆ ئەوەی کە لە ماوەیەکی ئەوەنەیە بۆن لە ماوەی 30 ڕۆژە ئەم شانۆگەریە بەردەوام بێت تەنانەت خواستی هاوڵاتیانەوەنە زۆر بوو لەسەر شانۆگەریەکان ئەو 30 ڕۆژەش درێژەکرایەوە ئاری. لە ساڵی 1946 کاتێک کە بیر لەوە کراوەتەوە کام ڕۆژەدا خەمیژەمە باسی ئەوشتی جەنابەکەم کاتێک بیر لەوە کراوەتەوە کە ڕۆژێک دابنرێ بۆ شانۆ لە پراگ لە پایتەختی چیک. بێگومان چەند خاڵێک دەستنیشان کراوەی کە تۆ یڵی جمەیە هات هۆڵەکان وانە بۆ ئەو کاتە خۆ تەلەڤیزۆن و ئینتەرنێت تۆمانە نەبووە تاکە شتێکە مرۆڤ توانێتی بەر بە بابەتێکی هونەری بکەوێت لە ڕێی شانۆ بوو لە ڕۆی ئەو بەرجەستەکردنەوە بووە کە کەسێک وەکو ئەکتەر توانێتی شانۆکارێکی باش بێت و بتوانێت کێشە کۆمەڵایەتیەکان لەوێدا باس بکە یان بوارە کۆمیدیەکە. جا بەپەی دۆخەکان گۆڕانکاری بەسەر هاتووە تەماشاکە لە سەردەمانی کۆنیشدا بە تایبەتی لە یۆنانیەکان و میسرەکانیشدا لە کاتی جەنگەکاندا ئەو شانۆیانە یان ئەو دەقە شانۆیانە زیاتر بۆ خەڵک ئەخرایە ڕووکە پەیوەندی دار بوو بە ئازایەتی و بنیاتی جەستە و قوربانیدان و خەبات و ئەم بابەتانە. بەڵام ئێستا ژیانەکە وای لاتۆ لەم دۆخە و جەنگە و ئەم جەنگی کە ئێستا هەیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا شانۆ گرینگە بتوانین بچین بە ئەو شانوانی کە
بۆ چەند ساتێک پێکەنی نەخاتە سەر هزریە من جا هەندێک دەقی شانۆی هەیە پێڵەن دەقی کۆمیدیای جاچی پێڵەن جات ڕەش کۆمیدیای ڕەش دەست خۆش کاکنامەوە کاکنامەش سارزایی زۆر باشیە شانۆ تاوا کردو تۆش کاکنام نە سینەمای تاواکردەوەی کە سینەمای تاواکردە لە هەردوو بارەکەیە شارەزای هەیە کاکسۆران ژیان شانۆیە بۆ خۆی لە لای ئەگەر تاوایشی نەکرد بێ ژیان شانۆیە لەبەرەوە لە ڕێی کۆمیدیای ڕەشەوە توانیویانە ئەو مەینەتی و تراژیدی و چوزانم کۆژانانی کە ئەو کاتە هەیە بخرێتە ڕوو تا ئێستاش وایە ینی هەندێک جارێ ئەمە چوێنێتە هەندێک شانۆگەریەوە ئێمە پڕ بەدڵ پێکەین بەڵام ئەو پێکەین شتێکی ترە پامێکی تر بەڵام بە شێوازی کۆمیدی ئەم بابەتانە بەرەو شانۆ توانیوێتی پامی هەم ئاشتی بگەێنێ هەم توانیوێتی پامی جەنگ بگەێنێ هەموو پامەکان ئەمڕۆ هەموومانە بە درێ بە دوور و درێژی تەنانەت ئاری لە کاتی قەیرانەکانی شاشان و توانیوێتی هیوایەکی باش ببەخشێت بە ئەو شوێنانە بۆ نمونە تەنانەت لە کاتی جەنگەکانیشدا شان و ئەتوانێت هیوا و خۆشبەختی ببەخشێت بە و کۆمەڵگایانی کەتیایەتی بۆیە شانۆ لە هەموو کاتە جیاوازەکانە ڕۆڵی خۆی هەبوو و پێشتر باسم لێوە کرد ئەوە کارە هونەریەکانە ئەوە شانۆیە ئەوە فیلمە ئەوە هەر بابەتێکی تری هونەریە کە ئەتوانێت هەر پەیامی نەتەوەیە کە بێت بتوانێت بە هەموو جیهانی بگەێنێت چونکە ئاری زمانی هونەر ئەتوانێت بە هەموو دنیا بگات بێگومان جا کاگرزگارەوە هاتەوە کاگرزاراتیتەوە جاتخوا گوێ لێ بوو خۆ گوێ لێ بووە بۆ چیمان و لەسەر تۆ چیمان و تادەی لەسەر تۆ گریمان وایە کاگرزگار ناوابێ لێگومان شانۆی کوردیش ڕۆڵی هەبووە لە سەردەمی شاخەوە هەتا بگرە هەتا ئێستاش شانۆی کوردی توانیوێتی دەست بەرێ بۆ هەموو ئەو کێشە و گرفتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و هەموو ئەوبارانەی کە هەیە لە کۆمەڵگای ئێمەدا بیان خاتە ڕوو چەند ڤیدۆیەکەیە ئەگەر هەڵە نەبم لە کاتی ڕاپەڕین و کاتی پێشمەرگایەتی بەڕاستی هەندێک پێشمەرگای بینی لەوەیە کە شانۆ زۆر ڕاستە اینجا ئاری تەنانەت ئەو سەردەمانی کە شانۆگەری هەبووە لە ناو کۆمەڵگای کوردەواریە ڕەنگە زۆر کات ئەستەم بوو بێ کە خانمان هاتبێت سەر تەختەی شانۆ و کارکتەرێکی وەکو خانمێک لەسەر تەختی شانۆ ئەستەم بوو تەنانەت بۆیە زۆر کات ئاری پیاوان ڕۆڵی ئەوە وەکو خانمێک لەسەر تەختی شانۆ بتوان کارکتەرەکانی خۆیان بکەن اینجا فەرمووتۆ ئەبێ پیرۆزبایی تایبەت لەو کەسایەتیانە بکرێکە توانیوانە ڕۆژێک لە ڕۆژان ڕۆڵی خانم بجارڕێ بۆ سەردەمی ئێمە قورس بووە کە خانمێک لەسەر تەختەی شانۆ ببینرێ ئەیتر بە هەر بیانوێکی کۆمەڵایەتی و بەڵام بەڕاستی هەندێک ئەکتەر هەیە لە کۆمەڵگای کوردیە ئەگەر بەدەست وایە خەڵاتی زێڕینم پێشکەشەکرد هەرچەنە لە زێڕینی تیاتریان شایستەیە چونکە توانی بیان ئەوان ئەو کارەکتەرە گرنگەی کۆمەلگا کە خانمانە بەرجەستەی بکەن جار سەر و سیماشیان بەڕاستی ینی جلوبەرگەکانیان کەلابەریانە کرد ئەم بابەتانە زۆر بەباشی ئەرشیفەکانایی بینینەوە ئاری بەڕاستی کە چۆن و بە چ شێوازێک ئەو ئەنتوانیویانە ئەو کارەکتەرانە بەرجەستە بکەن اینجا لە دوای ئەمە ڕەنگە ئەمە ڕێگە خۆشکەر بوو بێت بۆ ئەوەی کە خانمان بتوانن بێنە ناو دنیای هونەر و بە تایبەتریش ناو دنیای شانۆ کە بتوانن جێدەستی خۆیان لەنێو کۆمەڵگای کوردەواری و لە بواری هونەرە دەرخەن. جا بێگومان لە کوردستانیشدا شانۆ هەر لەو بوارە چەقبەستۆی خۆی نەمایەوە بەڵکو لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان لە دوای ساڵ 1992 دروستبوونی پەیمانگای هونەرە جوانەکان ئەم بوارەی تر پێشتر بێگومان پێش ئەم بەرواری کە بنێڵم پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی هەبووە بەدایکی پەیمانگەکانی کوردستانیش داهەنرێ بێگومان وردە وردە توانرا ئەم بوارە بەرەو ئەکاتیمیش بشێ ئێستا دەیان و سەدان کەسمانەیە پسپۆڕن هەم پرۆفیسۆرن هەم دکتۆرا و ماستەریان هەیە لە بواری ئەو شانۆ و دەقە شانویانی کە هەیە لە بواری ئەکتین لە بواری شائیتر هەموو ڕەگەزەکانی شانۆگەری تەماشاکەن کاتێک ڕەوتی درامای کوردیش لە هەرێمی کوردستاندا دروست بوو دەست برا بۆ چێ بۆ ئەکتەرانی کە شانۆکارن یعنی هەر ئەوانی کە شانۆکار بن توانیان بێنە ناو بواری درامای کوردیشەوە و
دراما کوردیەکان لەوێ بتوان ڕۆڵ ببینن تایە خۆمان بینیمانە چەندین ئەکتەری شانۆمانە بووە بەڵام ئێستا کاتێکە ئێمە چاپەکەوتن لەگەڵ چەند کەسێکەکەین بەڕاستی بورن من زۆر زاڵین ئەکتەری بواری شانۆ و دراما و سینەماوانە ئەمانیان پێڵێ یانوەتە یەک دانە نییە بڵێ تەنها ئەکتەری شانۆی چونکە لای خۆمان دەستبراوە بوو هەموو بوارەکان کاوە بەڕاستی ڕێژەی سەرکەوتنی ئەکتەری ئێمە دەرەخا شانۆکاری ئێمە دەرەخا لە بواری زۆر ڕاستەکەواتە ئەو کەسەی کە شانۆی تاوا کرد بێ ڕەنگە ئاسانتر بێ بۆی یاخود بە دڵنیاییەوە ڕەنگە ئاسانتر بێت بۆی کە بچێتە ناو بوارەکانی ترەوە بۆیە شانۆ کە تۆ ئەچیتە سەرتەختی شانۆ ڕاستە و خۆ بەر ئەو کەسانە ئەکەوی کە هاتوونەتە ئەوێ بۆ ئەوەی کە کارەکەی تۆ ببینن لێە بۆیە ڕەنگە ئەمە کارێکی قورستر بێ لە چا ئەوەی کە تۆ فیلمێکی سینەمایی لە فیلمێکی سینەمایی یا بەشداری بکەیت چونکە ئەمە ڕاستە و خۆ بەرکەوتت نابێت لەگەڵ جەماوەرەکە تا بەڵام ئەو کەسانی کە شانۆکارن ئەوانەی کاچنە سەرتەختی شانۆ ڕاستە خۆ بەرامبەر بە جمهور و جەماوەرەکەیانەوە سنوو ئەبێ باشترینەکان لەو کاتانەیە پێشکەشکەن زۆر جار نەسب پیرەچێتەوە دەقت پیرەچێتەوە وانە و بە جۆرە لە جۆرەکان جۆرێک لە ژینگەیەکی تایبەت هەیە لە سەرتەختەی شانۆیە تۆ بینەرەکان هەموو چاوەکان ڕاستە خۆ تەماشات دەکەن وەکەوەنی ئێمە ئێستا هەستەکەین لێرە چوار چاوی کامێرا هەیە تەماشامانەکات بەڵام ئەزانی لە پشتی ئەم کامێرەیەوە بە هەزاران بینەر تەماشامانەکات ئەمەش هەروەکو شانۆیەک وایە ڕاستە خۆی من لێرە ئێستا ئاکۆکم تۆ جۆ لێ هاڵەیە بکەم تۆ جۆ لێ ئەی ئەمان بینی بۆیە ئەو شانۆیانی کە ڕاستە خۆ بەربینەرەکەون زۆر زۆر قورسترە پێم وایە ئەکتین واتە ئەکتەری لە بواری شانۆ قورستر بێت لە بوارەکانی تر نازانم ئەمە دوای حەزەکەم بکەم بە پرسیارێک لەو میوانانەی کە هەمانە بڕاستم بزانم ئەکتەری لە بواری شانۆیە قورسەیان لە بواری سینەما و فیلم و ڕیکۆرد کراوە ئەو پرسیارێکە بێکە ئینشەڵا دواتر لە میوانەکانمانە پرسین اینجا ئاری ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شانۆیە لە زۆرێک لە وڵاتان شانۆگەری جۆرا و جۆر و جیاواز پێشکەشەکرێ بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە اینجا میریشمان نەچێ هەر ئەمڕۆ لە ناو دەستگای میدیای کورسات و بە تایبەتر لە نێو پرۆگرامی کورسات مەگەزین شانۆگەریەکی زۆر تایبەت پێشکەشەکرێت بۆیە هیوادارم هەمووتان ئەمڕۆ کاتژمێر 5 بینەری پرۆگرامی کورسات مەگەزین بن بۆی کە بزانین ئەو شانۆگەریەی کە لە نێو ئەو پرۆگرامەیە ئامادە کراوە و پێشکەش بە بینەران کرێت سەبارەت بە ڕۆژی جیهانی شانۆ چ شانۆگەریەکە ئەمە کەی بینین ئەمە باکستێجی ئەو شانۆگەریە کەوا بڕیارەی شەڵا ئەمڕۆ لە نێو پرۆگرامی کورسات مەگەزینە پێشکەش بە بینەران بکرێت واتە کاتی پرۆڤەی ئەو شانۆکارانەیە کە ئەمڕۆ بەنیازن لە نێو بەرنامەی کورسات مەگەزین بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەو شانۆگەریەتان پێشەش بکەن شانۆگەریەکە باس لە چەندین کەسایەتی دیاری شانۆش دەکات کە ساڵانێکی زۆر ڕۆڵیان هەبووە لە شانۆی کوردیدا و ڕۆڵیان هەبووە لە زیندوڕاگرتنی شانۆی کوردیدا و بێگومان ئەوان سەرمەشقی دوێنێ بوون سەرتۆپکی دوێنێ بوون و ئەمڕۆژ ئەبینین گەنجانێکی زۆر سەرقاڵن بەکاری شانۆییەوە لە بەرەو ئەمڕۆ بینەرانی ئێمە لە کورسات مەگەزین سەعات 5 ئەتوانن بینەر بن ئێمە هیچتر لەسەر ناوەڕۆکەکەی ناڵین بۆی هەمووان پێکۆبتوانین ڕەنگە نەشزانین بە تایبەتتر ناوەڕۆکەکەی زۆر باز لە چیەکاوان یا ئاری ئێمە شاوشەیە بینەرەکانمان چاوەڕێ واکەین ساعت 5 شەڵا لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەو شانۆگەریە تایبەتە ببینین اینجا چەندمیانێکمان هەیەمە اینجا هەوڵمانداوە لە ناوچەکانی کوردستانەوە ئەو کەسانی کە لە شانۆی کوردیدا دەستێکی باڵیان هەیە دەستێکی واڵیان هەیە ئەمڕۆ بەسەریانکەینەوە لە زاری ئەوانەوە باس لە پێشکەوتنەکانی شانۆ بکەین باز لە سەردەمە زێڕینەکان بکەین باس لە گرفتەکانی بەردەم شانۆ بکەین ئیتر مواسەفەتەکانی شانۆکار هەموومانە باسکەین کاک محەممەد گەرمیانی یەکێک لە شانۆکارە دیارەکانی گەرمیان تەواوە مامۆستا لەلامان میوانە مامۆساگیان زۆر زۆر بەخێر بیت زۆر سپاس لێوەش پیرۆز مامۆستا محەممەد بەخێر بیت زۆر سپاس لە چەمچەماڵەوە وانە یاخوا بەخێر زۆر بەخێر بیت پەیامت لەم ڕۆژانە چییە کاک محەممەد ئەم ڕۆژە لە لای ئێوە زۆر جار ئێمە بۆ ڕۆژە جیهانیەکان ئەڵین ڕۆژێک بەس نییە بۆ یادکردنەوەی یادێک بەڵام بۆ شانۆکاری چۆک و بەڕێستان ئەم ڕۆژە چیە گەێنێ 27 ڕۆژی جیهانی شانۆ
ئەمڕۆ بە حوزنەوە ئێمە ئەو یادە بەڕێەکەین لەبەرەوەی ئێستای مابووایە بە دیار کۆمەڵی نمایشی شانۆیی لە هۆڵەکانی نمایش بە دیار ڕخنەی شانۆیی کۆڕی شانۆیی لێوە ئامادەبووی نایە و لەوێ حزوورمان هەبوایە بەڵام بەداخەوە سیرەکەی کۆمەڵی هۆکار وای کردووە یا کۆمەڵی قەیران دروست بۆ وای کردووە کە شانۆ ڕۆڵی خۆی نەبینیە شانۆ تۆزێک وەستانی پێوە دیار بێ لەم ڕۆژەیە ئەمانە هەمووی جێی ئازار و خەفەت و میحنەتە بۆ ئێمە شانۆکار کە لە ڕۆژی چیوە لە باتی ئەوەی هەمومان دڵخۆش بین بەڵام زۆر بەمان دڵتەنگین پێم وایە مامۆستا پێم خۆشە لەگەڵ بەڕێز تاکەمێک باز لە مێژووی شانۆ بکەین بە تایبەتر لە گەرمیان با بزانین مێژووی شانۆ لە گەرمیان چۆن بووە یەکەم شانۆ ئەگەر بیرت بێ لەوێ کە پێشکەش کرابێت چی بووە کەمە قسەمان لەسەرم بابەتە بۆ بکە گەرمیان بە تایبەتی کەلار چەمچەماڵ کفری دەربەنی خان ئەم چوار شارە ڕۆڵی زۆر گەوریان هەبووە لە بنیاتنانی شانۆی کوردی لە سەردەمانێکە کە بۆ نمونە لە چەمچەماڵ گەبگەڕێنەوە بۆ سەرهەڵدانی شانۆ لەوێ یاخو وەکو جوڵەیەکی شانۆیی کاتێک کە شاکر فەتاح ئاچێتەوێ و ئەبێ بە قایمقامی چەمچەماڵ کۆمەڵێ چالاکی یان ئاهەنگی شەوانە سازەکە لەوێ ئەتوانین پیان بڵێن ئەمە بنەمایەک بۆ شانۆی کوردی لە چەمچەماڵ بەڵام ئەمە نەبوو بە شانۆیکی با بڵێن پێرفێکت و تاوکە ناوی بنێ شانۆ بەڵام بنەمایەک بوو بۆ دروستبوونی شانۆ لە چەمچەماڵ ئەمە درێژەی کێشا تا ساڵی هەفتاکان و هەفتا و پێنج بەدواوە کۆمەڵێک گەز لەوێ دەرەکەون لەوانە مامۆستا نەریمان مامۆستا شێرزاد حافز کە لەم ماوەیە ئەمری خۆی بەجێنا مامۆستا پێشرۆ حوسێن ئەوی شەرشەید بووە بەڕەحمەت بێ ئەمانە کۆمەڵێک گەنج بوون بەڕاستی لە بۆ نەویادەکانە بە تایبەتی لە قوتابخانەکانە هەڵەسان کۆمەڵێ نمایشیانە کرد ئەمە بووە سەرەتایەک بۆ نمایشی شانۆ لە چەمچەماڵ بەڵام بە تاکید لە هەشتاکان لە دوای ساڵی 1985 لەوێ کۆمەڵێک گەنج شانۆیەک دروستە بێت لەوێ بە ناوی شانۆی ئەزمونگەری تیپی شانۆی ئەزمونگەری کە کۆمەڵێک کاری چاک لەوێ نمایشەکەن لەوانە دەنگی زەوڵەکان مامەیارە کۆمەڵی نمایشی تر ئەمە و بە دوای خۆیان لە دایکبوونی کۆمەڵی هونەرە جوانەکانی خۆی بە دوای خۆیانێ لە چەمچەماڵ کە وەرچەرخانێ بوو بۆ شارەکە لە بواری شانۆ و میوزیک و شێوەکاریدا. زۆر باش. مامۆستا محەممەد بۆ ئەو کاتە دروستبوونی ئەم شانۆیانە یان دروستبوونی ئەم گروپانە وەکو زەرورێتێکی هونەری تەماشاکرایان وەکو زەرورەتێکی جوگرافی و سیاسیش چکە ئەزانین سەردەمانێکە بووە لە ڕێی شانۆەوە ویستوتانە یان شانۆکاران ویستویانە پامێکی سیاسیش بگات بۆ کاتە کام زەرورەتە بوو زیاتر هەردوو زەرورەتەکە هەبوو بای خۆی بەڵام ئەوەی کە زیاتر بێ ئێمە بە زمانی شانۆ بە زمانی حیوار بە زمانی دایالۆگ ئەو پامی کە هەمان بوو ئەمانتوانی بگەێنین بە غێر مباشر ئەوەی کە لە دڵمانەیە بتوانین دەڕی بڕین لە ڕێگەی نمایشێکی شانۆیەوە ڕاستە ئەم خاڵیان زیاتر هاندەر بوو بۆ ئەوەی شانۆکە پێشێر کرێ لەو وارەیە. باشە مامۆستا ببوورە ئاری لەو سەردەمانەیە باسی لەوە کرد کە دۆخی شانۆ چۆن بۆ بە چ شێوازێک بووە بۆ ئەم گروپانەی کە وتە ئێمە بەم شێوازە دروست بۆ شانۆ لە گەرمیان و ئەم گروپانە بەم شێوازە بوون ئەی ئێستا دۆخەکە چۆنە بۆ نە بۆ ئەمڕۆی شانۆ لە گەرمیان بەگشتی لە چه ئاستێکا بینی تۆ؟ وەڵاهی شانۆ بۆ خۆی بەعام لە هەرمی کوردستان ئەمڕۆ لە قەیراندایە ئیتر پشکی شێریش بەر ئێماکە وەکو چەمچەماڵ و کەلار بەدرێژی باسێکی و قەیرانەکان بەڵێ ئەگە بچینە ئەو کارانەی کە قەیرانە چی دروستی کردووە خۆی شانۆ قەیرانە نییە بەڵام ئێمەی مرۆڤ ئێمە ئینسانەکانی کە قەیران بۆ شانۆ دروستەکەین شانۆ خۆی وەک جوڵانەوەیکی ئینسانی هەیە چۆن دروستەکەین مامۆستا محەممەد ئێمەی مرۆڤ چۆن قەیران بۆ شانۆ دروستەکەین کاتێک من هەموو دەرگاکانم لەسەر داخی ئەمەوێت لە دەرگای تۆ بم بۆەوەی کە ئیشێکی شانۆی بکەم
تۆ بە حاڵ یەک تۆز دەرگاکەم لێکەیتەوە لە درزی دەرگاکەەوە حیوارێکم پێڵی لوتمە تۆزێنیتەوە ئیتر منە ڕۆم و پشتلێکم و هەر نایمەوە وەلاتە یعنی ئەمڕۆ وای لاتەوە ڕاستی یعنی ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین زۆربەی کەناڵەکان بێژەرێک شەوی 1 ساعت لە تەلەڤیزیۆنێکە ئیشەکە مانگی دەفتەرە دۆلاری هەیە تۆ دەفتەرێک دۆلار تەرخانکە بۆ تیپێکی شانەوەی بۆ گروپێکی شانەوەی هەموو 4 مانگجارێ نمایشێکی شانەوەی پێرفێکتی بۆ ئاماداکە بۆ تەقدیمەکە و شانۆکەش ئاوە لێ ناو شارەکەش ئاوە بێناز ناکە یان ئەندا پەرلەمانێک خێرە 8 ملیۆنیە دەیتێ بۆ منێکی شانۆکار 500,000 قسەکەی تۆ من واتیەکەم کە ئێمە هێشتا لە گرنگی ئەم هوەرە باش تێنەگەیشتووی هەر زۆر بە تاکید وایە وەڵڵا ناشمانەوە تێبگەین بۆچی نامە ئەزانی بۆ قوربانجان ئەم ژینگەی داخی دڵی خۆدەم ڕۆ بڕێژی لێرە قەی ناکە هاتوینە تێرە قسە لەسەر ئەم باپەچە بکەین ڕێگە چارەیەکیش بدۆزینەوە گەڵێ ژینگەیەک دروست بووە ئەگە تۆزێ بە وەردی دیقەتی بین ئەم ژینگەیە باهۆزێک یاخود زریانێک بەرەو ئەم ژینگەیە مەهەڵی کردووە لە هەموو لایەکەوە دەسەبرێ بۆ کللتوری تۆ بۆ عادات و عرف و تەقالیدی تۆ بۆ فەرهەنگی تۆ ئەیانەوێ ئەمەی تۆ هەتە نەمێنێ ڕۆژانێک بوو کورد لە بەغا لە شانوایەکەم بوو لە مۆسیقایەکەم بوو لە عێراقایەکەم بوو ئەی شوارێکی وەک سلێمانی ساڵوا هەبوو دەن ماشی شانۆی تیاکرا ئەمە 2 ساڵێک ماشی شانۆی تیا نییە ئەوەی من بێت چالاکی فەرهەنگی و کللتوری لەم شارە کرا بە 2 جار سەردەم 1-2 کۆڕی بۆ مەریوان ئەوان کرد لەوە زیاتر لەم شارە نەکراوە ینی ئەمانە بەڕاستی هەمووی بۆ خۆی جێی پرسیارە ڕاستە باشە مامۆستا ئەی بینەر بۆ نمونە تا چەند کاریگەری هەبوو لە سەروی کە شانۆ ئێستا بەم دۆخی ئێستا بگات چونکە ئەوەی من بیرم بێ لە ڕابردووە کە شانۆگەریەک پێشکەش ئەکرا و نمایش ئەکرا یعنی بینەر بە تامەزروی و چاوەڕی ئەو ڕۆژەیە کرد کە شانۆگەرێکی تیان نمایش بکرێت ئەی ئێستا چۆنە ئەم بابەتە بەڵێ ئەم بینەرە ئیستای ئێمە هەمانە ئەم بینەرە ئەمڕۆ تایبەتە بەڕاستی ئێمە شانۆکار ئەوەی کە مهتەمین بەم بوارە ئەبێ بگەڕین بە دوای ئەوە فۆرمێکی تازە لە شانۆ بدۆزینەوە بۆی ئەم بینەرە بێنین بۆ لای خۆمان بینەرێک لە سەردەمانێکە جۆرێک شانۆیە ئەمەی ئیستە کە بینەرێەوە بەڕاستی خۆی ژیانی پڕ بووە لە معانا لە کێشە لە تەنگەشە داوای شانۆیەک لە ئێمە کە ئەم شانۆیە هاوتەری بێت لەگەڵ خەون و خەیاڵ و ئەندێشەکانی بینەرە کە ئەچێت ئەوێ دانیشێ جگە لەوەی چیرۆکێکە بینێ کۆمەڵە یاداشتی خۆی تیابینێتەوە لەگەڵ ئەوە بە شێوەیەکی تەن ئامێز بۆی بتوانێت تۆزی چێژ لە نمایشە وەرگێت نمونەی شانۆیەکی بۆ بێنمەوە کە پار وا بۆ پێرارە چێ نمایشکرا لێرە ئەوەی شوان کەریم دوا ڕۆژەکانی پاڤلۆ من بۆ خۆم شانۆکارم 3 جار بۆی چوو یعنی ئەمە ئەتوانە بڵێم پێوانەیەکی بۆ خۆی تۆمار کرد بۆ بەشێک لە ئەرشیفی شانۆ لە سلێمان وایە ئەمە بۆ ئەم هونەرمەندە کاکشوان توانی زۆر زیرەکانە بزانێت جمهور چی ئەوێ ئەخە باشە مامۆستا محەممەد خوا بە گلەیەکیش لە هونەرمەندەکان بکەین مامۆستا شوان ئەزانێ بۆ نورەک مامۆستا محەممەد دەزانێ بۆ بەگشتی وا کار نەکەین شانۆ بێ بە واقعی حال عارفەڵە واقعی حال ینی بۆ 2 ڕۆژەکانی پابلۆ پێما بێت زیاتر لە مانگێک بوو چەند مانگێک زیاتر نمایش کرا و هەر بینەریشی هەبووانە یعنی بەشێک لە خەتاکە خەتایی شانۆکارە یعنی نییە هەندێک لە دەرگای کەسێکەکە سوچێکە کاتەوانە لەو جانبەی لەو لایەنەی کە ئێمە بەدوای ئەو فۆرمە تازا بگەڕن لە نمایش ئەوە خەتای شانۆکارە بەڵام دیوەکەی تریان یان جانبەکەی تریان ئەوەیە کە تۆ لە سلێمانێ با پێ بڵێم تایستە هۆڵێکی تایبەت بە شانۆ نییە هەمان و نیمانە هۆڵی ڕۆشنبیریە ئەوش هیچ بە تایبەتی بۆ شانۆ نیە لەبەرەی کۆمەڵە ئیشی تری تیاکرێ شانۆ ئەبێ هۆڵێکی تایبەت بە شانۆی هەبێ کاتێک کە منی شانۆکار چوم داوام کرد بەرامبەر ئەوە داوای پارەم لێ نەکا من باشە من 500,000 ڕۆژانە بم بە هۆڵی شانۆ ئەی بۆ خۆم چیم بۆ مێنێتەوە چۆن بتوانم ئیدامە ئیشەکەی خۆم بدەم ئەمەیە عیلەتەکە با بڵێن ئەتەوێت پرۆڤە بکە یا تەمرین بکەی هۆڵێکی وەکەمە دەست ناکەوێت تۆ بچی تەمرینی خۆتی تیا بکەیت ناچار یعنی ئەمانە کۆمەڵە هۆکارەوالێتی دەسەوەستانەوەستنی بۆیە زەرورە ینی حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەم سلێمانی کە پێڵێن پایتەختی ڕۆشنبیری
بڕابکەوە هەمی خەفەتی هەمومانی کوشتووە کە ئەم شارە بووە بێناز بوو، ئەم شارە بووە بێدەنگە، ئەم شارە بووە جوڵەی لێ بڕاوە، یعنی تۆ ماقولە بڕۆ شاخانەی شعب هەچی شانۆکارە لەوێ تاوەرە دووەمینەوە تاوڵە وەزنیفەکە، ئەمە ئیشی شانۆکارنەوە، ئیش شانۆکارەوەیە هۆڵی بۆ فەراهەمکەی دامی بکەی، ئیشی من نییە بچم لە دەرگای لایەنێک بدەم خۆری خۆتەوە قسەکەی کابرا لەواسە بڵۆ حڕی خۆم ماچم دۆمینەیەکە کەمیان بەڵام مەزانە لە جانبەکەی ترەوە بیت لە ماکەی تۆڵەی شانۆکار بریا ئەوەندەی سەرقاڵی شانۆ وایە و دەقەکان وایەوانە بەڵێ دەست خۆشکار محەممەد باش باشە مامۆساوا باسێک لەوە بکەین باسمان لەوە کرد لە ڕابردووە بینەر تا مەزرۆتر بوو بۆی کە بچێ بۆ شانۆگەریەکان ئەگەر چی بارودۆخی ئەو سەردەمانە ڕەنگە زۆر زەحمەتتر بوو بێ لە ئێستا ئیتر دۆخی سیاسی بێ هەر بابەتێکی تر بێ ڕەنگە قورستر بوو بێت لەسەر ئەوەی کە جەنابتان لەسەر تەختی شانۆ دەقێک پێشکەش بە بینەرام کەم بۆ بینەریش ڕەنگە قورس بوو بێ کە بێت بۆیە بەڵام ڕەنگە ئێستا ئاسانکاری زۆری شەبێ و ئازادی شەبێت بەڵام شانۆ لاواز بووە بۆچی؟ ئەمە هەر بۆ ئەوەیە کە پێشتر باسی لێوە کردوتت کە لە دەرگایەکەی ئەی لە سوچێکی دەرگاکەەوە سێرەکریان چیتر هەیە وای کردووە کە شانۆ بەم شێوازەی لێبێت ئەزانی چۆنە ئێمە وەختی خۆی کە شانۆوە کرا بڕات هەبێ یا ترمۆزەیەک ئاومان پڕەکرد لە سۆڵ و ئەمان بردامانە هەتاوەرە لەوەمانە خواردەوە یا مەتارێک سپی هەبوو گونوەیەکمان تێگر و ئەمان دامانە هەم سار دەبوو هەم ئاومان لێ خواردەوە ئیسە تۆ هەر یەکەم دانیشتنە ئەبێت دووسێ سێت ئاو لەگەڵا بێ ئەوەی کە دێ یەکسەر داوای کرێ هاتو چۆن لێکە داوای کارتی مۆبایل لێکە داوای خەتی ئینتەرنێتی لێکە بۆیە ئەمانە هەمووی ئاستەنگن بۆ ئەوەی کە تۆ لە یەکەم لەحزەوەتەوەی شێ بکەی پێویستی بەوەیە کە دامێک لە پشتەوە بێ یەکی سپۆنسەری بکار لایەنێک بەهێز لە پشتەوە بێ بۆ بتوانانی شەکانی خۆ بکەیت بەڵام بەداخەوە کووە ئەوەی کە ئێمە خەفەتی لێخۆین ئەوەیە یعنی دەبواە بەڕێوەتی هوەری شانۆ لێرە بودجەیەکی تایبەت بۆ خۆی بە شانۆی هەبووە یعنی ئەمەنە زۆر بواە با بڵێن نەچوتاتەوە بۆ وەزارەت و کۆمەڵە سین و جیم و ئەوە بێنە ئەوە بکە ئەمەی لێ بقرتێنە ئەوەی لێنکە و وا لێ ئیتر تاقەتی ئیشەکە نەکردەوە مامۆستا بڵێ ئەم بابەتانە ئێوەی سارد نەکردەوە لە بواری شانۆیان وایە ئەیتە خۆ پێوەی دیارە تاوارم بڵیم گەرم و گوڕین پێوەی دیارە یعنی کووە نمایشی شانۆی بینی لە سلێمانی ناژی ئەوە هەر پێوەرە مامۆستا نمایشی شانۆ پێوەرە بۆی بڵێ شانۆ زیندوەیان ئێستا بۆ منە هەندێک شانۆکارە بینی سنوورەکانی بڕیەوە بۆ منە شانۆکارمانەیە لە ئەڵمانیا ئێستا ناوەیەکی دیارە شانۆکارمانەیە بەخوا هاوڕێیانیمان هەیە لە کەرکووک خات و هەواڕوان سڵاومان بەیانێ بەڕاستی ئەیان بینم هەر ماشەڵا بەس خەریکی کۆکردنەوەی خەڵاتن یعنی ئەوانە هەموو ڕەفیق من هەموو یعنی زۆر تێکەڵیمانەیە بەڵام من ئەم کۆمەلگای منە من لێرە ئەژیم منێک کە لێرە کۆمەلگاکەم بێبەری بێ لە نمایشێکی شانۆی جا بە هەتارە بچم لە ڤێنە عەرزکەم با بچم لە مەغریب عەرزکەم با بچم گرنگە ژانەکانی خۆمان لە ڕێی شانەوە بگەینین بە ئەمە زۆر گرنگە ئەمە وایە خۆ ئێمە بڵێن لە فستیڤاڵی سەقز لە فستیڤاڵی مەریوان چەند جار بەشداریمان کردن پار من لە فستیڤاڵی فەجر چون بۆ ئێران یعنی ئەمانە هەیە ئەمانە فاکتەرێکی زەرورن بەڵام لەوە زەرورتر تۆ کۆمەلگایەک تێ پێویست و تینووی شانۆیە اینجا ڕێک مەبەستەکەم لەم پرسیارەش بکە ئێستایکەم بۆ لە دەرەوە هەمان شانۆکاری خۆمان ڕێز لێ ژیراوترە پێزانینی زیاترە خەڵات دەکرێت وە لە ناوخۆی خۆماندا ئەوە تا زۆڵی شانۆمان جارێن نییە تا هۆڵی شانۆمان نییە و کارەکەی ئێمە بەم جۆرە تەماشاکرێ بۆچی واللهی هەنشتێ ئالێرەمانە پەنگی خواردەوە ناتوانین دەری بڕین بە تاکید یعنی تۆ یعنی زۆر جااترێ دەستقێتە سەر برینەکان بڵێ ئەمەیە زامەکەی من ئەمەیە پێویستی بە عیلاجە دەستی بە ئاگرێک کاتیزیە و ئیتروای لێکەی نەتوانانی یعنی شتەکان وەکو خۆی بڵێ بەڕاستی بەرێک قسەیەکی هەیە ئەڵێ ئەو کەسەی لە حەقیقەت ناگای جێلە ئەوەی لێ تێگا خۆی جێلەکەوە تاوانبارە جا ئێمە یا تاوانبارەکەی نیای جێلەکەین بەڕاستی دوور لە جاناتان باش مامۆستا ئێستا من پێم خۆشە کەمێک قسە لەسەر ئەزمموی هوەری جەنابەت بکەین بۆ نمونە ئەو کارانی کە بەڕێستان بەشداریتان تێدا کردووە لە چەند کاری شانۆیی یا بەشداریتان کردووە بۆ نمونە ئەزمموونێکی خۆش لە بواری شانۆیە گەر بۆمان بگێڕیتەوە کە هەمیشە لە خەیاڵی بەڕێستا بێ ئێمە لە یەکەم کارکە کردی چی بوو جارە
لێک یەکەم کار کە بەشدار بووم لێرە لە پەیماگە و نێرە جوانەکان بوو لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد سالار لە شانۆی هاملێت کە من تیا بەشدار بووم وەک ئەکتەر بەڵام ئەوە هین نەبوو با بڵێن لە 91 گەمە تیپێکمان دامەزرا بە ناوی تیپی شانۆی گەل یەکەم کارمان هاوارێکی تاساو بوو ئەوە مامۆستا محەممەد عەبدوڵڵا ئیخراجی کرد بەڵام دوای ئەو فیستیڤاڵێک دروست بوو لە دەربەنیخان فیستیڤاڵی شانۆی چیان پێوت ئەو کات پارێزگا لە دەربەنیخان بوو من لەوێ ساڵی ئیشێکم کرد ئاوایی ون بوو کە لەوێن مایشەکە تەواو بوو بەڕەحمەت بێ وڵا هەرچۆن هەر بەڕەحمەت بن مامۆستا حسێن مسری لەگەڵ کەمال سابیر هەرچۆن هاتنە سەر شانۆ کچێکمان لەگەڵا بوو سەری کچەکان ماچ کرد وتیان تا ئیستێمە وامان نەزانیت چەمچەماڵ یعنی دۆشکە تۆپ هاوەن تەقەمەنی پیاپشتن نەمازانی ئەمەیتیایە خەڵاتی باشترین ئەکتەری کچ باشترین ئەکتەری کوڕ باشترین دەرهێنانیشمان بوو لەو نمایشەیە ئەمە بۆ خۆی ڕۆژێکی خۆش بوو بۆ ئێمە باشە مامۆستایەکەم بەرکەوتنە لەگەڵ بینەرا چۆن بوو بۆ نمونە ترس و قەلەقی و ئەم بابەتانە لە دڵتان وەڵاهی بەتەکی لەبەرویەکێک لە سیفادەکانی شانۆ بۆیە قورسە لە هەموو نەرەکانی ترجابێتەوە ئەوەیە تۆ ڕاستەوخۆ بەرکەوتە لەگەڵ بینەرەکە تا هەیە یعنی تۆ ئەگەر غەڵەتێ بکە یان تۆزێ سترێزبی ئەمە بۆ خۆی پێتەوە دیارە یەکسەر قەتبیر نەچۆتەوە دەقەکە مامۆستا دەقەبیر نەچۆتەوە لەسەر تەختەی شانۆ یەک جار بیرم چۆ وەڵامی تر هاوڕێکم لەگەڵ نابوو زۆر زیرەکانی یەکسەر فوی پیا کرد و حیوارەکەی منوت و وەڵامیرم ئەو حیوارەکەی تۆ یعنی گرینگە تۆ حیواری بەرامبەریش بزانیت تۆ بێ وەکو ئەکتەر ئامادەباشی تای بۆ هەموو لەحزەیەک بیرچوونەوەیە کەوتنێکە خوانەخواستە خەلەلێکە شتێکە ئەمە مامۆستا ئەو ڕۆڵانەی کە بۆ نمونە تۆک و کارکتەرێک بەشداری تیاکەی وا باشتر نزیک بێت لە کەسایەتی خۆتەوە یاخود نەخێر شانۆکار و کارکتەرەکان ئەوانە سەرکەوتون کە زۆر دوور بێت لە کەسایەتی خۆی و ڕۆڵەکە بە باشترین شێواز بکات ئەگەر نزیک بێت لە خۆتەوە ئازایی نییە کە درۆڵەکە بینی لەبەرەوەی خۆت ئەوەی بەڵام ئەگەر دوور بێت لەوەی خۆتەوە گرنگی ئەکتەر لەوایە چۆن ئەو ڕۆڵە ئەدۆزێتەوە چۆن ئەو کەسایەتیە بەرجەستاکە چۆن ئەگاتە ئەو لەحزەیە کە ئیتر بیر لەوە بکاتەوە کە ئەمە ئەو کەسایەتی ئەم نمایشەکە شتێکم بێتەوەی بیر کاتی خۆی لە پەیمانگا مامۆستا عەزیز جەلال یادی بەخێر ئەوە پیاوێکی زۆر یادی بەخێر ماوە لەخوا بەزابێ لە ژیانە ماوە بەڵام هەتا بڵێ ئەکتەر بوو هەتا بڵێ مامۆستا بوو تا بڵێ پیاوێکی بەڕێز چۆنەڵێ بە ملیم حسابی بۆ نمایشە کرد بۆ نواندنە کرد وەختی خۆی لە ئەکادیمیا بخۆن تەلەبە بووم لەوێ وتی مەشهدێکم حازر کە هەموو ڕۆژێ ئەچوو نمایشمە کرد مامۆستاکەم وە بزانم دکتۆر ئەونی کەڕوومی ئەو کاتە هەری و باش نییە وتی ئەچوومەوە لە داخلی خۆم هیلا کرد و ماندووە کرد و تاو ئەچوومەوە لەوێ نمایشمە کردەوە و بە دڵم نییە وای لە هات ڕۆژێک خەیم گوتم ئەرە تۆ چیت لەم نەوێ من ئەوە هیچم پێ نەما وتی من ئەو لەحزەیەمەوە کە خۆت قەنەعات بۆ بکەی کە تەواوی تۆ گەجوتە آخر نقطەی دۆزینەوەی کەسایەتێک باش مامۆستا محەممەد لەگەڵ لانەیە سەرەتای بەرنامەکە قسەمان لەسەر هەندێک شانۆکار کرد کە ڕۆڵی سەختیان بینیەوە بۆ نمونە بۆ سەردەمانێک هێنانە پێشەوەی کچان و ژنان بۆ نێو شانۆ کارێکی قورس بوو تر هەم بە پێ و دانگە کۆمەڵایەتیەکان بڵێ هەم بە بیانی جۆرا و جۆر بڵێ هەندێک لەو ئەکتەرانە بەڕاستی توانیویانە ڕۆڵی خانمان بەرجەستە بکەن تۆ بۆ خۆت بەرەم جۆرە ڕۆڵانە کەوتووی کە کەسێک ئەکتەرێکی تر ئەو ڕۆڵی بینی بێ کاری ئەوان چۆن هەڵە سەنگێن لە زووە لە پێشترە با بڵێن ئەی بینین لە دراماکانە لەو تەمسیلە کوردەکانەوەی کە یادی بەخێر مامۆستا مەکی عەبدوڵڵا کە عومەر چاوشین ڕۆڵی ئافرەتێکە بینێ ئەوە لەبەر نەبوونەوەی کافرە لەو زەمانە نەبوو ئەوانە بەڵام دواتر خۆشبەختانە یعنی توانرا یاخو ویستێک هەبوو بۆ ئەوەی ئافرەت بێتە ناو ئەزانی لەکەوە بەڕاستی ئەمە لە نەوەتەکانەوە ئیشەکەی لە چەمچەماڵ هەموو کاتێک ئافرەت زۆر نەبووتە مشکیلە بۆمان کە چوونە لەگەڵ ئافرەتێکا قسەمان کردۆ و کچێک بۆ یەکەم جار و ئەوانە هیچ کاتێک ڕەدی نەداوینێتەوە هاتووە لەگەڵ مانایشی کردووە و چەندەها لەو ئافرەتانشمان پێگەیانەوە هەیستا هەیە مامۆسای
پەیمانگایە مامۆستای هونەرە جوانەکانە لە زاخۆ نمونەی ئاڵاغازیمانەیە کە لە چەند بۆنەیە لەگەڵمانە بۆ لە چەند میهرەجانە بەشداری کردووە و کۆمەڵی ئەکتەری تر لەوانە زۆریان ناوکانم لەبیر نییە بەڵام ئاستەنگ بۆمان بەڵام بەو شێوەیە نەبوو ئیتر نەتوانی شانۆ بکەین هەڵمانداوە ئەو بۆ شایش بڕکەینەوە. باشە مامۆستاوەکو کۆتا پرسیاری من تۆکو یەکێک لە شانۆکارە بە ئەزمونونەکانی ئەم نەتەوەیە ئەوەکو دڵسۆزێکی شانۆ چی بکرێت بۆ شانۆ بوو ئەوەی کە جارێکی تر شانۆ لەگەڵ بینەر ئاشکینەوە؟ وەڵاهی پێش هەموو شتێک ئەگەر شانۆکاران ئێستا ئەمڕۆ هەمومان چۆنەڵێ وەکەوایە لە پرسەیەکە بین بەتیار تەرمی شانۆ هەمومان ئەو خاڵانە زانین هۆکارەکان چییە بۆەوەی ئێمە شانۆ بتوانین کارا بکەینەوە تەفعیل بکەینەوە شانۆ بوونی هەبێت. بەڕاستی حکومەتی هەرێم زۆر بەجددی ئەبێ ئاور لەم لایەنە بداتەوە یعنی بۆ چۆنەڵی بژانەوەی کەلتوری کوردی فەرهەنگی کوردی بنیادنانەوەی تاجی کوردی بەڕاستی تاجی کوردی لەم کۆمەلگایە ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان تۆزە سەری لێ شێواوە تۆزێ ماندوو کراوە بە هەر هۆکارێک بێت وەتان لە زولفەکژین کۆمەڵی هۆکار دەرەکیەیە بەڵام ئەوەی ناوخۆ زیاتر بگرە بۆ ئێمە ئاستەنگە یعنی ماقولە بە هەروە بڵێن مزگەوتێک حوسەت دەفتەری بۆ تەرخان کرێ ئەم حوزەت دەفتەرە ئەگە بۆ شانۆ تەرخان بووری حوز ساڵ شانۆ لە سلێمانی هەموو شتێکمان پێڵێ بەڕاستی بەجددی یعنی تۆ ئەمەیە خەلەلەکان کوردستان مەحقولە 5800 مزگەوتی تیا بێ 5 وەڵی شانۆی تیانە بێ نێکن بەگەلی لەمان کاک محەممەد خۆش بە زۆر سپاس بخۆی بەڵام قسەکانت زۆر زۆر تەواو هیوادارین حکومەت و لایەنی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی بە مەرکاز تێت کە شانۆ هەمزین و کاتەوە ئەم بابەتانی کە جەنابەت باستکردی چی کەمترێ لە توێژینەوەی کە بزانی گرفت و نەنگیەکانی شانۆ چێت لە هەرێمی کوردستاندا دڵی دەیانی وەکویەوە بکەیتەوە لەمە زیاتری تایە بۆ ئەوەی کە شانۆ بە ئاقارێکی باشترا بڕە زۆر زۆر سپاس و گەورەت کردی دووبارە لە پیرۆز بێ ئینشەڵا ساڵی ئایندەکە گفتوگۆ لەسەرم بابەتە بکەین دۆخەکان بەرەو باشتر ڕۆیشت دەوارین ساڵەتر بەم شەوە یەک نەگرینەوە بە شانۆی باش بنمایشی باش بەڕوویکی باشترەوەی شەڵا بێنە خۆشویستانە